وزارتا شارداری و گشت و گزاری اشکره دکه همی داتا و زانیارین دابشکرنا زویان کم کرنه لیوی جاره دابشکرنا زویان نتنیج بو فرمان برانه بلکیش بو ولاتیانه جی. بو جیبجی کرنا وی بریاره و دست بکاربونا سیستما نو کود رشنویسک 25 خالی دهاتیه دارشتن وزارتا شارداری و گشت و گزاری لبند رزمندیه انجمن وزیرانه. مار ئەوەی خۆتان بینیتان کە ئێمە بەڵێنمان بە هاوڵاتیاندا ئێمە لە ماوەی 2 مانگونی و توانیمان هەموو داتاکان کۆکەینەوە کە ئایا چێ سوودمەندە لە هەرێمی کوردستان لە فەرمانبەر هاوڵاتی بە گشتینەک تەنها فەرمانبەران لەبەرەوەی ئێمە لەگەڵ یەکێتیکردنی نشینەکان و لەگەڵ ڕێکخراوەکانیش داوای لیست و فۆرمان کرد هەر کاتێک بڕیار بدرێت کە جێبەجێ بکرێت ئەمە ئامادەینە بۆ جێبەجێکردن بەڵام ئەوەی پێم خۆشە ڕوونی بکەمەوە کە و کارە لە وەزارەتەوە کۆتای پێهاتەوە بەرزکراوەتەوە و داتاکان ئامادەکراوە واتە ئێمە چاوەڕێی دوایین بڕیار دەکەین بۆی خۆمان دەست پێ بکەین بە جێبەجێکردنی و دابشکردنی. پێویستە هەر شارەداریەک ئامادەکاریە بکە بۆ دابشکردنا زەڤیان و شوون و یەکەین تەمام لە بەردەستێ وان هەبن. سەرۆکێ شارەداریên هەولێرێ jî dibêje piştî biryara Wezareta Şaredariyê wan amadekariyê xwe kirine û karîne 20,000 perçe zeviyên 200 metrî dabîn bikin. ئێمە لە سەر ڕاستپەردەی بەڕێز جەنابی وەزیری شارەوانی و کە ئەم پێشنیارە و بڕیارەیدا وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر هەستین بە ئامادەکردنی چەند شوێنێک و بە مەسح و دیزاین بۆ نمونە لە سنووری سەرۆکاتیمان لە کەرتی گرەسۆرمان هەیە و لەگەر کەرتی گەزنا هەڵسەین بە ئامادەکردنی نەخشە و بۆ ئەوەی هەر کاتێک بڕیارەکەمان بۆ بێت جێبەجێ بکەین. هەرچەندە li گۆر biryareke Serokatiya Herêmê dabişkirina zeviyan bi ser fermanber û welatiyan de hatibû ragirtin, lê piştî durustbûna qeyrana darayî Wezareta Şaredarî û Geşt û Guzariyê biryar da hejmarek welatî û fermanberan kom bikin ku pêştir ji dabişkirina zeviyan sûdmend nebûn. Wezareta Şaredariyê bo her fermanberekî heya ku bibe xwediyê zeviyekê 25 marc danîne. Li gor zanyariyên NRT jî ew pêşmerge ku zevî ji wan re têne dabîn kirin naçe nav wan mercên 25 xalî de.